بەردەوام گلەی یەکرێت لەوەی کە بۆچی چەند وانەیەک لە قۆناغەکانی خوێندن پەراوێز خراون یاخود بە جۆرێک لە جۆرەکان گرنگیان پێ نەدراوە لەوانش وانەی هونەر. ئەم بابەتە بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم مامۆستا شەماڵ ڕەئوف لە ستۆدیۆ تاوتویەکەم. مامۆستا شەماڵ بەخێر بیت. سپاس بۆ کورسات میوزکەوە یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنی گرنگی بەم بابەتە داوە. سپاس بۆ ئێوەش. مامۆستا با سەرتا لەوە دەست پێ بکەین هاشتاگێکتان ڕاگەیانووە بەڵێ بۆ زیادکردنی بەشەوانی هونەر. ئاماچتان لە ڕاگەیانی ئەو هاشتاگە چییە؟ ڕاستی دەمێکە ئێمە هەستمان بۆ کردووە کە وانەی هونەر بە تەواوی پێشێل کراوە لە ناو وەزارەتی پەروەردەیە. باشە. و لە هەمویان گرنگتر کەمترین بەشەوانەی بۆ دانراوە. بۆ نمونە لە قۆناغەکانی حەوت بۆنۆ لە هەفتەیەکە یەک بەشەوانەی بۆ دانراوە لە کاتێکە هونەر پانتایەکی زۆر فراوانی هەیە، هونەر کۆمەڵێک بەشی زۆر گرنگ و فراوانی هەیە و ڕوئیای هونەر ڕوئیایەکی زۆر جیاوازترە لە لەوانەکانی تر کە بەداخەوە پێمان وایە ئەم بەشەوانانە زۆر کەمن کەوای کردووە ئێمە نەتوانین سوودی زۆر بە قوتابیان و خوێندکارانمان بگەین. بەڵێ مامۆستا شەماڵ چۆن بایەغ بۆ خوێندکارانە بین کە بەهرەیەکی هونەریان تایە لە قۆناغەکانی سەرەتایی بەیان ناوەندی بۆ نمونە بەهرەی شێوەکاری تایە یاخود حەزی لە شانۆیە حەزی لە میوزیکە چۆن بتوانین ئێمە بایەغ ئەو بەهرەی بقۆزینەوە؟ طبعاً جەوهەری وانەی هونەر لەوایە چۆن تۆ بتانی منداڵ وا لێ بکەی تعبیر لەو شتەیە بکە کە ئەیبینێ کە لە ناخایەتی وای لێ بکەی چۆن تەرجەمەی ئەو بابەتانە بکە کە لای گەڵاڵە بووە جیاواز لەوانەکانی تر. ینی تۆ لەوانەی بیرکاری وانەی زمانەکان وانەی زانستەکان تۆ شتێکی پێدەی هیچ ابداعێکی تیا ناکات تەنها وەرێگرێ و دیسانەیداتەوە، بەڵام لەوانەی هونەرانە خێر دێت تەرجەمەی ئەفکار و بیرکردنەوە و بۆچوونەکانێکە. لێرەیە بابەتە زۆر گرنگەکە ئەوەیە تۆ چۆن وا لە مناڵەکەی خیال فراوان بێت، تۆ چۆن وا لە مناڵەکەی تەرکیزی بێت، تۆ چۆن وا لە مناڵەکەی تعبیری زیاتر بێ بۆ چۆن بڵێ دەربڕینەکانی خۆی. ئەمە طبعاً بەڕاستی هونەر بابەتێکە ینی کۆمەڵێک بەهرەیە لە ناو مناڵە دروستە بێ هە لە سەرەتای دروست بوونەوە. کێ پێی بەم بابەتانە بە ئەبێ مامۆستای هونەر پێی بەم بابەتانەدا بکە. بەداخەوە تۆ ئەگەر مناڵێک هەفتەی جارێک ببینی چۆن نەزانی ئەم مناڵە بۆ نمونە بەهرەی تایە. ینی تۆ لە مایەکە 4 بەشەوانت هەیە بۆ نمونە لە قۆناغەکانی بنەڕەتیە لە مایەکە 4 جار ئەم مناڵا بینی. ئەی باشە تۆ ئەگەر وانەیەکی دابنەی بۆ شێوەکاری وانەیەکی دابنەی بۆ شانۆ وانەیەکی دابنەی بۆ میوزیک وانەیەکی دابنەی بۆ سینەما وانەیەکی هیچ بەشی هیچ ناکا بەڕاستی تۆ وات لێ بکە کە ئەو قوتابیە بزانی بەهرەی چییە. زائیدەن بە هەموو ئەمانەوە هیچ ئامادەکاریەک ناکرێ بۆ ئەوەی پێداویستەکانی مامۆستای هونەر و وانەی هونەر ئامادە بکەیت لە قوتابخانەکانە و ینی بە شێوەیەک پشتگوێ خراوە تۆ ناتوانانی بەهرەکان بە ئاسانی بپۆزیتەوە لە ناو قوتابیانەکە. بەداخەوە کە من پێم وایە گرنگی زۆری پێ بدرێ پێداویستەکانی ئامادە بکرێ و ڕاهێنان بە مامۆستایان بکرێ بە هەمان شێوە. بەو شێوازەیە ماتوانین قوتابی لە جێوێکی زۆر وشکی وانەکانی علمی و وانەکانی تراوای لێ بکەیت کە تۆزێک سرێسی کەم بێتەوە کەوای لێ بکەی ئازاد بێ. ینی هوانەی هونەر تاکەوانەیە کە قوتابێکەوە لێکەی ئازاد بێت لە ئیشەکەیە ئازادی پێە بەخشی فێری ئازادیەکەی. ئەگەر ئەگەر هونەرەکە نەبێ ئەو مقەیەدە بێ بە کۆمەڵێک وانەوە بەندە بێ بە کۆمەڵێک وانەوە کە لە کۆتایی ینی کەسایەتیەکی زۆر ینی گیر و کەسایەتێکی وای لێ دروستە بێ کە توانای ئەوەی نییە قسە بکە کە توانایەوە. ینی بینی ومانە هەنێجار قوتابی هەیە خوێندکار هەیە ڕێزم بۆیان نمرەیەکی زۆرە هێنێ لە 12 ئامادەی، بەڵام کەچێ بینی ناتوانانی دقیقەیەک بۆ کەناڵێک بە جوانی قسە بکە. هۆکارەکەی مەچی ئەوکارەکەی مێ تاوام قەید کراوە وانەکانی وای لێ کراوە وەکو بە بەغایەک بەس وانە بڵێتەوە بەس قسە بکە. گرنگی بۆ وانە هونەرەکە نەدراوە بۆیە وای لێ کردووە ئەم کەسە شخصیەتێکی لێ دروست بێ کە توانای ئەبداعکردنی نەبێت کە توانای قسەکردنی نەبێت کە توانای ئەوەی نەبێت لە شوێنەکە بە ئازادانە بتوانێت ینی ئەوەی خۆی هەیەی دەرببڕێ. ئەم قوتابیانە دواترە بنە دکتۆر دواترە بنە مامۆستا دواترە بنە مهندس و تەواوی ئەم بابەتانە سیرەکەی ناتوانن تازەگەری بکەن ناتوانن بچینە دابهێن. بۆیە گرفتی ئێمە بەوە 30 ساڵە لە کوردستانە نەمانتوانێت سوود لە پەروەردە بینین بەڕاستی بەداخەوە. بەڵێ کاتە مامۆستا شەماڵ گرنگە لەو سۆنگەیەوە کتێب لە پرۆگرامی خوێندنا تایبەت بە هونەر هەبێت یاخود تا ئێستا چی کراوە بۆ ئەوەی ئەم کارە بەدی بێت؟ طبعا زۆر جار لێرە و لەوێ بیسین لە وەزارەتەوە ئیش ئەکرێ بۆ ئەوەی کتێب هەبێ ینی منهەجێک هەبێ بۆی بخوێنێ، بەڵام ئێمە پێمان وایە هونەر
هەم تیۆری هەم پراکتیکیە. یعنی ئەگەر ئێمە کتێبێکمان بۆ دابنا بۆ نمونە من هەفتە یەک جار بچم تیۆرێکە بە قوتابی بدەمەوە ئێمە هیچمان بە هیچ نەکرد پێم وایە و لێرەشەوە ئەگەر دەسەڵاتداران ئەم قسانەی منە ببیستن بەڕاستی بە تایبەت وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە گرنگە لە هەفتەیەکە هیچ نەبێت 4 بەشەوانەمان هەبێ ئێمە 2 بەشەوانەی بۆ تیۆری دانین 2 بەشەوانەی بۆ پراکتیکی دانین ئەو جا ئەو منهەجە کێدایانە ئێمە گرفتی زۆر گەورەمان هەیە لە دانانی منهەجە ئەو منهەجانە کێدایانن ئایا تەنها باسی شێوەکاریەکە یاشانۆ ینی ئەبێ منهەجێک بێ تەواو دەوڵەمەند بێ بەڕاستی ئەگەر دەوڵەمەند نەبێ ئێمە ناتوانین ینی ئەبێت هیچ نەبێت تۆ لە هەفتێکە 2 بەشەوانەی تیۆریت هەبێ پاشان 2 بەشەوانەی پراکتیکی وامەش بۆ دا ینی گرفتێکی زۆر گەورەمانەیە ئێمە خەریجێکی زۆرمانەیە دانا مەزن هۆکارەکەی چیە هۆکارەکەیەوەیە هیچ گرنگێکی پێ نەدرا ینی بۆ لە 12 ئامادەی وانەی هونەر لە وزاریە داخل نەبێ بۆ نمونە بۆ لە پۆلەکانی نۆ بۆ نمونە وزاری هەیە بۆ داخل نەبێ بۆ گرنگی بوانێ هونەر نادرێت ینی بۆچی زمانەکان داخلە نمرەی لەسرە بۆچی هونەر تامان گرفتێکی گەورە هەیە مامۆسان حەزەکەم لێرەوە دیسان ئەوەی بکەم ینی هەموو ساڵێ ئەو یەکەمانەی کە هەیە لە پۆلە ناکۆتاکان بە تایبەتی سەیرەکەی لە هەمووانەکان 90% هەیە بەڵام لە ماڵەوە گرنگی بۆوانێ هونەر دراوە ئەوە نەخۆشی گرنگی پێدا 50 هەیە بۆ نمونە دێن بەڕێوەبەرەکە هەر بە زۆر بە مامۆسای هونەریکا بنەوە ینی من جاری وایە تووشی شەڕب مەڵێن بۆچی قوتابیە گرنگی بە هونەر نادا من ئەبێ نەوەتی بەمێ قوتابیەکیش کە زۆر بەهرەمەندە و زۆر زیرەگە من دیسان بەکو ئەوی پێ بدەم ینی بەڕاستی گرفتی زۆرەوانەی هونەر و هیچ گرنگی پێ نەدراوە هیچ ینی بەداخەوە گوێگرنی یانی ئێستا ئێمە ماشتاکەمان بڵاو کردوتەوە سوپاس بۆ ئێوەکە هاتنە پیرەوە ینی ڕەنگە هەڵە نەبم یەک ڕۆژنامەی تر پەیوەندی پێوە کردم لێدوانی لێوەی تر کەس ئەمەی نەکردووە ینی کەس گرنگی پێ نادا هەستەکەی ینی شتێک نییە لە بیر و بۆچوونی دەسەڵاتدارانی هەرێمەیە وەزارەتی پەروەردەیە و دیسان ڕێی گشتیش بۆ ئەم بابەتە هەر ڕێیەکی خراپ بەڵێ کاتە مامۆستا شەماڵ ئەم نیگەرانیانەی ئێوە ئەو گرفتانەی ئێوە یاخود ئەو پێشنیارە نوێیانەی ئێوە لە ڕێی بەڕێوەبەرەتەکانی پەروەردەوە ئاڕاستی وەزارەتی پەروەردەتان کردووە بەڵێ بە بەردەوامی ئێمە داواکاریمان کردووە بۆ نمونە تۆ توانین لە ڕێی هونەرەوە چی بکەیت بۆ نمونە من 2 ساڵ پێش ئێستا لە قوتابخانەیەک بووم هەر کە چوومەوێ پلانی بڵاوکراوەیەکم دانا لە قوتابخانەکەیە کە 4 پەڕە بوو ئەم بڵاوکراوەیە کارێکمان کرد قوتابیان بتوانن دەست بکەن بە نووسین فێری نووسین بن فێری خوێندنەوە بن وەزایدن لەگەڵ مامۆستاکانە کۆمەڵێک مامۆستا بابەتیانە نووسیەوە لە قوتابخانەکانی ترەوە ینی وامانە کرد قوتابی چۆن بتوانێت تابیر لە بیر و بۆچوون و ڕای خۆی بکە یان بۆ نمونە هەر لە ڕێگەی وانەی هونەرەوە هاتین پرۆژەی بە کەلتورکردنی سینەمامان لەوێ بڵاو کردەوە لە قوتابخانەکان نزیکەی 10 فیلمێکمان نمایش کرد دیسان هەر قوتابیەکانمان هێنا بۆی گفتوگۆی ئەم فیلمە بکەن بزان چیتیایە چیتیانە دیسان شانۆ دیسان سرودە نیشتیمانەکان تاوان من نمونەیەکمەیە زۆر جار ئەم نمونەیە باسەکەم تۆ باسی وانەی میوزیکەکەی تەسەوڕەکەی زۆرینەی قوتابخانەکان کە لە کوردستانە ئێمە هەمانە ینی هیچ قوتابخانە هیچ ئەمریکی میوزیکی تیانی لە کاتێکا تۆ باسی نیشتیمان پەروەری و سرودی نیشتیمانی کۆمەڵێک بابەتەکەی بەڕاستی ینی هیچ ئەرزیەتێکە دروست نەکردووە هیچ شتێکە دروست نەکردووە بۆی وانەی هونەر بتوانێت بە تەواوی هەبێ بوونی هەبێ ینی لە بابەتەکانە ئەم ینی ئەگەر ئێمە نەتوانین بۆ نمونە وانەی هونەر بە شێوەک لە شێوەکان گرنگی پێ بدەین و بە ئەرکی خۆی هەستێ بەڕاستی ئەو نەوەی کە ئێستا بەڕێوەیە نەوەیەک دەرەچێ من ئێمە لە بۆ ئەو کەناڵە دیسان قسەم کرد هۆکاری چییە بۆ نمونە مناڵی ئێمە لە قوتابخانەکانە بۆ نمونە تلیاکی پێیە جگەرەی پێیە توندە ئەم توندیە هی چییە ئەم توندیە هی ئەوەیە ڕۆژانە ئەو چەندوانەیەکی علمی و چەندوانەیەکی وشکە خوێنێتەوە لە نێوان ئەم وانەیە سەیری فیلمێک ناکە لە نێوان ئەم وانەیە گوێ لە میوزیکێک نییە لە نێوان ئەمە تەعاان من هەر ئەو ساڵە لەوێ لە نێوانی ئێمە 5 دقیقەی وچانمانەیە لە نێوانی وانەکانە لەوێ میوزیکم بۆ لێدان بۆ قوتابیەکان بۆ هەموو گۆڕەپانەکە ینی مکەبرەماندا نابوو بۆی گوێ لە میوزیک بکرێ ئەو 5 دقیقەیە ینی تۆ ئەتوانی لە ڕێگەی هونەرەوە وا لەو قوتابیە بکەی توندی نەمێنێ گرژی نەمێنێ و قوتابیەک بێ هەماهەنگ بێ لەگەڵتاوە ئاسی و شیارەکەی بەرز بکەیتەوە بەڵێ کەواتە مامۆستا شەماڵ تا چەند گرنگە خولی هاوینە بۆ خوێندکاران بکرێتەوە بە تایبەت لە بواری هونەرە بڵین بە جۆرێک لە جۆرەکان قەرەبووی ئەو پەراوێز قسنە بکرێتەوە کە لە
وەرزی خوێندنا کراوە. دیسانەوەش گرنگە بۆی تۆ قوتابی بە ینی مەشغوڵ مەبێ بە ئایپاد و مۆبایلەوە کە نەخۆشێکی زۆر گەورەی سەردەمە بەداخەوە وەزایدەن نەبێتە مناڵی سەرجادە نەبێتە مناڵی من ئێمە لە کافتریاکان ئەگەر جارجارە سیر بکتە سێرەکە بتوانی پەرە بە توانەکانی توانەکانی بدۆزیتەوە. بانگی کە بیهێنەوە بۆ قوتابخانە بە هونەر بزان بەهرەی چییە لە شێوەکاریە لە شانۆیە لە میوزیکا لە سینەمایە دیسان ئەکرێ لە هاوینانە دیسان بانگ بکرێ بۆ ینی بڵاوکراوە یان ئێزگەی قوتابخانە یان شانۆی قوتابخانە ئەمانە هەمووی گرنگێکی زۆرە ئەکرێ بۆ داهاتوو بکرێ بۆی مناڵی ئێمەش بتوانێت مناڵێک بێ لادەر نەبێ مناڵی ئێمەش بتوانێت مناڵێکی وشیار. بەڵێ مامۆستا تا چەند لە خوێندنگەکان مامۆستای هونەر دابین کراوە ئایا خوێندنگە هەیە مامۆستای هونەری نەبێت؟ تەبانێکی لەو گرفتانەوەیە مرۆڤ بە بەردەوامی پێویستی بە فێربوون بەشی زۆری و مامۆستایانی لە قوتابخانەکان و خوێندنگەکان هەن یان لە هونەرە جوانەکانەوە هاتوون پەیمانگەی هونەرە جوانەکان یان لە کۆلێژی هونەرە جوانەکانەوە ئەم بەشانەش بەشێکی تایبەتی پسپۆریە بۆ نمونە شانۆی خوێندووە یان میوزیکی خوێندووە یان شێوەکاری خوێندووە ناتوانێت ئیهتیمام بە بەشەکانی تر بدە. ئەمە یەکێکە لەو گرفتانە واتە گرنگە وەزارەتی پەروەردە بۆ داهاتوو کە مامۆسایەک دابینەکە ئەزانێ پسپۆری شانۆی هەیە ئەکرێ خولێکی درێژخایانی بۆ بکاتەوە بۆ ئەوەی ئەم کەسە فێریوانەی میوزیک بێ فێریوانەی شێوەکاری بێ یعنی گرفتەی گەورەمانەیە ئەم گرفتەش دیسان ئەوەیە کە مامۆسای هونەر تەنها لە بوارێکا هینە و لە زۆر شوێنی شابلفەر هەمانە مامۆسای هونەر نییە بەداخەوە ئەمەش گرفتێکی ترەوە ئاسی. بەڵێ مامۆستا شەماڵ تا چەند وەزارەتی پەروەردە گرنگی بەکردنەوەی خولەیە بۆ مامۆستایانی بواری هونەر هەڵبەت ئەمە جگەلەوەی کە پێویستە گرنگی بەکردنەوەی خولی هونەر بدرێت بۆ خوێندکاران ئەگەر لە وەرزی هاوێنی شابێت وەک باسمان کرد. من خۆم نزیکەی 13 ساڵە مامۆسای هونەرم تا ئێستا بەشداری هیچ خولێکم نەکردووە و من پسپۆرەکەم شانۆیە بە حکمی کای ڕۆژنامەوانی ڕابردووم و ئەوانە لە بەشی میوزیکیش هەر زانیاری ئەو شتانم هەیە ینی کەوای کردووە بتوانم ئەمە بکەم بەڵام بەڕاستی لەبەر نەبوونی خول کە خول ناتێتەوە گرفتێکی دروست کردووە کە مامۆسایان ناتوانن تعبیر لە تەواوی بەشەکانی هونەر و من هیچ تا ئێستا بەداخەوە هیچ خولێکم نەبینیوە. بەڵێ مامۆستا شەماڵ دوای ئەم هاشتاگە بەنیازی چی؟ وڵای ڕاستی ئەوەی بەدەستی ئێمە وەکو مامۆسایانی هونەر ئەمەیە دەنگەکەمان بگا من پێم وانیە جەنابی وەزیر وەزارەتی پەروەردەم هاشتاگەیان نەبینی بێ و دیسان ئەو کەناڵی ڕاگەیاندنەی کە پەیوەندی بۆ منەوە کرد لێدوانی بەڕێوەبەری پەروەردەیەکی وەرگرتووە دیسان ینی تۆ بەس تەنها ئەوەت هەیە مامۆستا تەنها ئەوەی هەیە بە قەڵەمەکەی یان بینەکەی ئەم شتە بگەێنێ ئێمە گەیاندوومانە بەڕاستی ئەوەی هەیە ڕایگشتی قسەی هەبێ ئەوەی هەیە مامۆسایانی هونەر دیسان هەرێکە و لە لای خۆی و قسەی هەبێ هەرەممان پێکرد ڕاستی و گرنگە و ئێمە پێمان وایە وەزارەتی پەروەردە نەک لە پێناو ئێمە یا بەڵکو لە پێناو مناڵ و لە پێناو نەوەیەکی ناتون تیژا دیسان گرنگی بۆ بەڵێ کەواتە مامۆستا شەماڵ لە کاتی جێبەجێکردنی پێشنیارەکانتان هەڵبەت ئەمە دوا پرسیارە تا چەند ئەتوانرێت سوود لە توانە و بارەی ئەو خوێندکارە وەربگیرێت وەک خۆت ئاماژت پێات چ بواری میوزیک بێت شانۆ بێت شێوەکار بێت یاخود چیرۆک نووسین بێت لە بواری ئەدەبێ بە شێوەیەکی گشتی طبعا ئەمە چەند هاندەرە بێت دەرفە دەبێت بۆ خوێندکارە ئێمە پێمان وایە جارێ سەرەتا کەشێکی زۆر ئارامی ناتوند و تیژی لەوانەیە هونەرەوە دروستە بێ ینی دوور نەوەیەک دروستەکەین ئێمە کە دوورە بێ لە تونند و تیژی زایدەن بالفعل بەهرەی زۆر جوانمان هەیە بۆ داهاتوو ئەگەر گرنگی وەزارەتی پەروەردە گرنگی بە وانەی پەروەردەی هونەر بدا بە عام بە شێوەیەکی گشتی سوودی زۆر باشە بینین و نەوەیەک دروستەکەین کە نوێگەری بێ نەوەیەک ئیبداع بکە نەوەیەک بێ کە پێشکەوتن دروست بکە لە هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە نەوەیەکی تونند و تیژی مدمن بە تریاک بە جگەرە بە مۆبایل بە هەموومان بۆ درست بکە داهاتوویەکی زۆر ناڕوونەدات. مامۆستا شەماڵ ڕەوف بە هیوای هێنانەدی ئاواتەکانتان سوپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوون. مەمنونی زۆر سپاس بۆ سەرکەوتوو بن. زۆر سپاس.